من ئێستا لە بەردەمی بازاری دۆلارەکەم تا ئێستا دەرگای بازاری دۆلارەکە نەکراوەتەوە بەهۆی ئەوەی کە کارەبا نییە. من لە شەقامی کاوە هاتمە خوارەوە بەشی لای مەزادخانەکە لەوێ کارەبا نەبوو، بەڵام بەشی ئەو بەری لەوێ کارەبا هەیە. بە پێی کە قسەم لەگەڵ دوکاندارەکان کردووە بەشی ناوەوە کە بەری بازاری دۆلارەکە دەکات لەوێ سیستمی پریپەیدا بەشەکەی ئەو بەری سیستمی کارەبا کۆنەکەیە. من ئەمە بێمە لای ئەمان سڵاوە لێ بێ لیرەی سووری بە چەند ئێستا؟ وەڵڵی سیاری دیاری نییە. ئەم دەقەیە بە چەند ماوەڵی پێوا کرێ؟ پێم وابێ 520. ئەی تا ئێستا بۆ دەرگای بازارەکە نەکراوەتەوە. کارەبا نییە بۆی باری ئەمنیوەیە. واتە تا کارەبا نێتەوە دەرگای بازار ناکرێتەوە؟ پێم وابێ. ئەمە دووبارە بۆ تۆ تا ئێستا حاڵەتی وا هەبووە؟ وەڵڵی نەمدیوە، بەڵام ئێستا بەهۆی قەرەباڵقی خەڵکو هۆسە و ئەمانەوە باری ئەمنیش پێویستێتی. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەگەر هاوکارم مێنەکەم گوێزێتەوە لێرە قەرەباڵغێکی زۆر لە بەردەمی بازاری دۆلارەکە دروست بووە کە تا ئێستا دەرگای بازارەکە نەکراوەتەوە بەهۆی ئەوەی بۆ دەرگاکە نەکراوەتەوە تا ئێستا. دەرگا لە بەر هۆیەوە کە کارەبا نەبێ کارەبایی. واتە کە کارەبا نەبێت دەرگا ناکرێتەوە. کارەبا نەبی دەرگا ناکەنەوە، هەیە کارمە دۆلارێت تەزویرە شتێکە بە مەچینە فاسیەکەن و کارەباش نەبی خەڵک بۆی هاوکارکە مانگیان کردووە دەرگا ناکەن. مۆلیدەتان نییە؟ مۆلیدە نییە، خۆی بەکارت و کارتەکەش کاری ناکات نایکەنەوە ئەمڕۆ. زۆر سپاس بۆ بەڕێزێ. ئەوەی کە هەیە ئەو کەسانەی ئاڵگۆڕی دراوەکەن لە بازاری دۆلارەکەیە باس دەواکەن چی ترکە لیرەی سووری نێتە ناوە. لیرەی سووری بە چەندە مامە ئێستا؟ 500,000 لە دوێنێ چەندێکی لێبۆتەوە؟ 200,000. باشە ئەمە تا چەندێک کاریگەری خراپی هەیە؟ کاریگەری هەتی لەم بازارە زەرەر و قازانجە خەڵکەیە قازانجەکە خەڵکشی زەرەرەکە. هیچ بابەتێک هەیە کە داوا بکەن کە لیرەی سووری نێتە بازاری دۆلارەکە بۆی خەڵک زەرمەند نەبێت؟ کۆنە لە ناو کۆنە لێرە ماوە خۆیسە لە سووریا ئەمەی کۆنە سووریاوە نایەتەوە کاک. ئەمە هۆکاری ئەوە دیە لە سوورە ڕێی نییە، ئەمە کۆن لێرە ماوەتەوانە هیچ ئیخبارێکیش نییە هەر ناو خۆی وای لێکە. ئیخباری چییە؟ باشە بن بەپێ کە بیستومە ئەڵێن لە سووریا خۆی زۆر هەرزانترە. 150,000. ئیسە لە سووریا تۆ گەڵایەک ببە بۆ ئەم نووسینگەی ئەو بەرۆ ڕقم 75 شەوکەتی مەلاخۆ بڕۆ قسەی لەگەڵاکە ئەڵێ دوێنێ من خەڵک گەڵای بۆ هاوردوم گەڵایەک ملیۆنێک و 250,000 ماوە تێ بە گەڵایە لە سووریا. ئەوەنە ئەو نە لە سووریا. بەڵام لێرە بای 500,000 و زیاتر. چوە حەوساوە لێرە وایە لە هیچ شوێنێکی ترەوە نییە براکەم. ئەو هۆکاری ئەوەی خەڵکەکە لە ناو خوا ئامە دەکات. ئێنا لە سووریا 150,000 ملیۆنی بەس هۆکاری ناو خۆیە بەرزبوونەوەکەی هەر ناو خۆیە دابەزینەکەی ناو خۆیە. تو خۆ مامەڵی پێواکەی؟ نایکەم حقەتە و مامەڵە ناکەم و مامەڵێکەوە قمار وایە شتێکی هەر جایزیش نییە. کەسە ناسی دوێنێ زیانی باڵێ کەس هەیە ئەڵێن 90 دەفتەری زەرەر کردە کەسی شەیە ئەڵێن 90 دەفتەری خێر کردووە. ئەمە دوێنێ ئەمە بەس دوێنێ لەگەڵ ئەمڕۆ 200,000 زای چەندی فەرقە؟ چەند ساڵە لەم بازاڕەیە؟ 20 ساڵە لەم بازاڕە. لێرە دوکانە هەیە؟ نە هەر هاتوچێ و سەرافیانە و دوکانانە دەکەن. ئەم حاڵەتە ڕوویاوە کە دەرگاکە نەکرێتەوە بەم شێوەیە؟ نە حتا ئیسە شتی وام نەبینیەوە قەت نەبوو ئەمە یەک. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئەگەر هاوکار مێنەکەم بجوێزێتەوە کە خەڵکێکی زۆر لە بەردەمی بازاری دۆلارەکەیە وەساون کە بۆی چاوەڕێن دەرگاکە بکرێتەوە بە مەبەستی کە دەستکەن بە ماڵی خۆیان. ئەمەجە لێر دوکانە هەیە؟ باشە نەویستە بکە خەڵکێکی زۆر لێرە وەستاوە دارێت چاوەڕێن کە دەرگاکە بکرێتەوە، بەڵام دەڵێن تا وەکو کارەبا نێتەوە ئەمان دەرگای بازارەکە ناکەنەوە بەهۆی ئەوەی کە بۆ لە بەرباری ئەمنی و هاوکات لەبارەی ئەو ئامێرانی کە هەیەە بۆی کە پارەی تەزویر نێتە ناو بازارەکەەوە. بەڵام ئەوەی کە هەیە من هەوڵم دا قسە لەگەڵ کارەبای سلێمانیە بکەم، بەڵام وەڵامی پەیوەندیەکەیان نەدایەوە. بەڵام ئەوەی کە هەبووە کە ملکە لە بەردەی سەرەوە هاتوومەتە خوارەوە بۆ فولکەی خانەقا کە بەو تەواوی ئەو شەقامەیە هاتووم دوکانەکانی ئەو بەشە کە دەکەوێتە بەری مەزادخانەکەەوە کارەبا نەبوو. یەک دوو دوکاندارە پرسی باسییان لەوە کرد کە سیستمی پریپەیدیان بۆ دانراوە لە ڕابردوودا کە ئەو بابەتی کوژانەوەی هەیە، بەڵام بۆ بەری ئەو بەرەوە گرفتی کارەبایان نییە. ئامەژیان دوکانە هەیە لێرە تۆ؟ زۆر سپاس بۆ بەڕێزێ.
چاوەڕێ چیەکەی بۆ بەرزاییەوە وڵی چاوەڕێی ساری بازارین دوکانێ هەیە جانەوە وڵی دوکانمان هەیە خاڵمەی خۆم نییە بەس لێرە کارەکەم هیچ حاڵەتیشوە ڕوویەوە تا ئێستا کە ئەوەت بازاڕەکە نەکرێتەوە وڵای ئەمە یەکەم چارە نازانم شن نەبووە پێم وا بێکارەبانیە و لەبەر ئەمنیەتی خۆشمان قەڵەباڵغێکی زۆر کەوتۆتە بازارەکەەوە پێم وا بێ لەبەرەوەیە ئێوە باسیێواکەن کە لیری سووری مامەڵی پێوە نەکرێت لە بازارەکە بۆی خەڵک زیانمەند نەبێت تا چەندێک خەڵک زیانمەند بووە لە بەوەنەی لیری سووریەوە وڵی خەڵک زیانمەند بوو هەم سودمەندیش بووە ئەمە بۆرسەیە بۆرسانی هەر دیوێکی بە هەر دیوە کابڕات کۆمەڵە سەرمەند دەبێت کۆمەڵە سودمەند دەبێت ئەو بەرزبوونەوە بەرچاوە ئاساییە وڵی خواستی خەڵکە خواستێکی زۆری لەسەر بوو بۆیە بەرز بۆ بەڵام ئێستا حالیان دابەزیۆتەوە زۆر باشە زۆر ساز و بەڕێزێ بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە بەردەم بازاری دۆلارەکەی لە شاری سلێمانی کە بەهۆی نەبوونی کارەباوە دەرگای بازارەکە داخراوە هاوکات هەندێک لە کاسبکارانیش داوای ئەوواکەن کە بەو شێوەیە مامەڵە بە لیری سووریەوە نەکرێ بۆی خەڵک زیانمەند نەبێ بەهۆی ئەو بەرزبوونەوە و دابەزینە بەرچاوی کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا تۆماری کردووە.